من ئەمڕۆ گەنجێکی بەهرەدارم دەستکەوتووە لە گوندی زمناکۆ ئەمەوێ ڕاستەکەی لە ڕێگایەوە قسەکانی من تەرجومەکە کاکەمیر قسەکانی من بۆی بۆ بینەرانی غێری کوردستانیش بگوازینەوە تۆ شتانی کە منێڵم بۆم تەرجومەکەەوە بۆم کەرەوە بە ئینگلیسی باشە زۆر باشە سوپاس دەکەم. خۆشەویستان من خۆشحاڵم ڕۆژنامە نووسێکم لە هەرێمی کوردستان و سەردانی گوندەکانەکەم. I'm happy that I go to other places that are towns. باش من زۆر حەزەکەم ینی ئەو بەرنمەی من لە دەرەوەی هەرێمی کوردستانیش ببینرێ بۆی هەر لە چوارچێوەی هەرێمی کوردستانە بینەران نەیبینن. I'd really love everybody to watch this show. باشە گوندەکانی هەرێمی کوردستان زۆر خۆشن حەزەکەم ئێوەش لە دەرەوەی هەرێمی کوردستان گوندەکانی ئێمە ببینن. Towns of Kurdistan are really good. I hope all of you guys are out of Kurdistan, come to Kurdistan and see them. من دڵنیام لەوەی کە ئێوە حەزەکەن کوردستان ببینن بە تایبەتی بابەتە کۆمەڵایەتەکان کە ئێمە هەمومان خزمی یەکین و یەکترمان خۆش هەبێ. I think you guys all want to see Kurdistan and about the geography and all the places are so beautiful. من دڵنیاشم لەوەی کە ئێوە دیمەنی کوردستان خۆشحاڵتانەکەوە لە دەرەوە زۆر چاوەڕێیەکەن کە دیمەنە جوانەکانی کوردستان ببینن. I think I know you guys love Kurdistan and all of you guys want to come to Kurdistan and it's really cool. زۆر باشە. بابزانم تۆ چۆن ئەم ئینگلیزیە فێر بووی؟ وڵا بە مۆبایلەوە 4 ساڵی. لە ڕێگای مۆبایلەوە لە گوێ لە چی گرتووە لە یوتیوب؟ باشە هەر بەبێ هەرسی ڤیدیۆ ئاسایم کردومان ئاکەم زانیوە نازانم. زۆر باشە ئەی خۆت لە دەرەوە نەژیاوی لە ئەوروپا نەبووی؟ با لە ئەوروپا فێر نەبووم. لە ئەوروپا فەر نەبووی. تۆ چوویتە چ وڵاتێک؟ چوون بۆ ئەوروپا لە 4 ساڵی چوون بۆ ئەوروپا و 8 ساڵ بووم هاتمەوە. تۆ لە چ وڵاتێک ژیاوی لە ئەڵمانیا؟ بەڵێ. باشە تۆ ئەڵمانیە زانی هەر یان ئینگلیزیە زانی؟ وەڵا ئەڵمانیم زانیە بەس لەبیرم چۆتەوە. لەبیرت چۆتەوە. دەمێکە. ئێستا لێرە لە مەکتەبی؟ بەڵێ. باشە لە چەندی؟ 5. باشە تۆ ئەتوانی دیسان بە ئینگلیزی پێم بڵیت ئەڵمانیا ببوورە من کە تۆم بەجێهێشت کوردستان لە ئێوە خۆشترە. I'm sorry Germany I left you guys but Kurdistan is really cool. بۆ ئێستا لێرە زۆر ئاسوودەم حەزەکەم لە گوندەکەی خۆما بژیم. I really love this town and I don't want to go back. Thank you very much.